باینتان باش ئەمجارە سا 7:30 هاتم بۆ تێستی سیارە. ئەمەش دۆجی چاڵنجەری 5.7 لیتری مۆدل 2016 پارتی کە داواکاریەکی یەکجار زۆری لەسەر بوو. بام کامێرای ڕێکەم داواکاریەکی زۆری لەسەر بوو. کەیتر ئەمە شاوەڕێی سیارەیەکمانە کرد کە بەم دەرەجەیە شاز بێ. خۆش شتێکە شاردومەتەوە دوایی نەڵێنەوە بیریش وە لەوایە سیارەیەکی تا بڵێ لە هەیکەلە لە ڕۆشتنە لە موش ئەسار با لێی خوڕین باشتر شەرحیەوەکەین. من لەم سیارەیە معجیبی یەک شتم ئەویش سلفەکەیەتی و دەنگەکەیەتی کە زۆر شتێکی جوانە. هیچ بە شەغالەکەیشم پێی کرد. ئەو دەنگە زۆر بێحەلە. بەخۆم کوژانەوە. ئەمەش پێشی سیارەکەیە بە وردی. چیە کرد؟ با بڕۆین زیاتر لەمە چاوەڕێ نەکەین. یەڵڵا پێناوەکەی ناوێکی زۆری ئیسراحەتە. بە ئیسراحەت 5 نەفەریش دانیشێتیایە. وەکو سارەی دوو دەرگای تر نییە. سەر بە تێستێکی ئەم شێرەکەین. یەڵڵا ئەم کامێرەی مهمترین شتە ئەوەنجا دەرەوەش تەقریبان ڕووناکە بە بۆنەوەی کە بەیانی و خۆرەکەی بەخۆتە. جا گوێ لەم دەنگە بگرێن. دەنگی زۆر خۆش و نەرمیشە. واتە ئێستا من نازانم دەنگی SRT تۆزێ بەرزە، بەڵام ئەم زۆر دەنگی نەرمترە لە 6.4 تر ئەویش کەوتوەتەوە سەر زەختکردن لەو سیارەیە. با تەبریزەڵکەینەوەکو بڕەڤڕی هەوا بەر مایکەکەمان کوێت و دەنگەکەمان تێک بە. جا عینەکە بەیانیشە نایری زۆر زەختیلەکەی بۆی ڕەحەتمان بۆ نێت، بەڵام ئێمە لە ساڵی جارێکە ڤیدیۆیەکەین. حاریەتەوە زۆر بەخۆتە. جا ئەم دۆجە 375 هۆسپاوەرە و تۆرکی 410 کە زۆرە هەسان و شت و ئەوشتانی زۆر زەخمە. ئێستا تاکەشت کە تاقەکانی بە کەڵکی هەسان و ئەو شتانە نایە، بۆیە کەمی پێوە ماوە، بۆیە کەمترین زەختەکەین و ئەم کامێرە ڕێکەم بۆەوەی هەر خەمی ئەو کامێرەیەمە چاوم لەسرە تەرکیزم لای قسەکردنووینەکە نەماوە، بەس چاوم لەسەرەوەیە. جا هەڵیش هەیەم کەمترین قەتعیتیا بێن ڤیدیۆیە، بۆیە وا جوانترە بۆەوەی وا ڕابێنەوە وکو قەتە پارچەی لێرە بین، پارچەی لە توی مەلیک بین، پارچەی لە ڕێعایە بین. لێرەوە داغڵی ناو معرەزەکانە بی. خۆستە بامە تەواکەین. ئەم شەو سەیری کۆمنتم کرد کە زۆر داوای ڕیڤیوی سیارە هات یان چۆنە ڕوە. ڕیڤیوی سیارە کە دوگمە بە دوگمە تاقیکەمەوە، بەڵام بابەتی من تێستی سیارەیە، واتە کەمترین تاقیکردنەوەی دوگمە و وردەکاری تایە، بەڵام تێستی سیارەکەی و لێخوڕین و کێشەی سەر جادە کەەوە خۆم بۆم زیا کردووە. ئەگنا خۆی زۆر دووبارم کردووەم قسە حەز ناکەم و جارێ دووبارێکەمەوە، بەڵام دووبارەیەکەم و بۆ وانەی کە نەیان بیستۆ یان نەیان بینیەوە ڤیدیۆکە. بابەتی من هەیە ڤیدیۆ لە ئەوروپا کە سوار سیارەکە کەوێ قسەیە ناکات و حتا ئەخیری ڤیدیۆکە 10 دقە چارەکێکە سیارە تاقیە کاتەوە، بەڵام ئینەکەی من ئەمەم بۆ زیا کردەوە قسەکردن و شتانی تایە. ئەوە خۆشترە بۆیە نابێ بێدەنگ بی، ئەوە تامی نییە. سیارەیە زۆر بەقوەتە. اینجا شتەکە بۆ یاتومەتە سەر شەسیەکە دوورترە لە ماڵ و شت، ئەوە باشترە تا ناو شار و گەڕک و شتانە. ساچی هە ناو شارەوە بۆەوەی تۆزەی مشکلاتی سەرجادە ببینین.
خۆشترە. سپار کات جادی بۆ چۆڵکەن بەخوا سیاری چاکە خۆم پێم بووە نەرمترین سیارە لەو حەجمەی خۆیە. ماوەیەش زانی چیتان کردو چیمان کردو لە کۆمنتا بینویسن بابەتی ئەمە تۆزە گوژەینەوە ساردی کرد بابەتی سیباق کە لای خۆمان خەریکە کورە هەر سیارەخی هەر بێتامە بێ ئەوەنە ئەمە خۆ من نەویست قسەی لەسەکەم بەڵام ئەوەکەن سیارە ناشینە بێ بسوێن بەخوا ئەم سیارانە ینی لەسەر سیارەیەک لەسەر پێشکەوتنێ لەسەر سیباقێک ئەنواع جنێ و ئەنواع شت لەسەر یەگەڵێن و پۆز لەسەر یەکەکەن و یعنی باوەڕکەن ئەگەر ئەگەر ڕاستیش بێم شەڕە ناشینە ئەگەر وەکو بۆ ئەکتیڤیش بێ ئەوە هەر زۆر ناشرینە واتە تۆ درۆ لەگەڵ بینەرەکە بڵێم ئەوانەی کە سەیریەکەن چی پێڵێن فانش چییە کە سەیریەکەن وەکو ئەکتیڤ بێ باوەڕکەن ئەنواع فکرە هەیە من ئێستا ئەم یوتوبە بفرێنم ئەنواع شتێک کەیتر ئەکتیڤی خۆم فولکەم بەڵام نایکەم لەبەرەوەی کەشفبی هەر زۆر ناخۆشە جارێکی تر شتێ بێڵێ کراوە هەر سیناریۆکەی ئەو جارێک کەس باوەڕ پێ ناکات جاتخوا ناشرین نیشتیوە بۆیە لەسەر یەک ڕێگە بڕۆ هیچ پێویست بە درۆ و سیناریۆ ئەو شتانە ناکە وەکو خۆ بڕۆ زۆر جوانە بەڵام بەداخەوە خەریکە سیارە ناشینە بێت لە کوردستان شەڕ و ئەوە بچێ بەرەبەرە هەرچی شتە ناشینە بێت هەرەوە مابوو بابەتی سیباقوشت ئەکرا جاران خۆش بوو کە تەسویری ژەکرا بەڵام بە برایانە هەموو ئێستا ئەکرێ و بابەتی ینی بەڕێکوپێکی ئەکرێ بەڵام هەنێ هەیە کە ئەوەشی تێگاوە بەخۆیەوە کە بەداخەوە قسەم لەسەر کەس نییە بڵێم ئەوە یا ئەوە یا ئەوە قسەم لەسەر ئامە بۆ شتەکە ئێستا جاران کەم بوو بەڵام ئێستا زۆر بووە جا هیوادارم نەمێنێت و بێتەوە سەر ڕێگەکەی جارانی دەبدای مانوێڵەکەی چییە ئەو یان برت ئاوایەکە ئاگوێ لێگرن سوپاکی ڕەبینەوە خواردرەوە هەیگیان لەو دەنگە نازانم لە مایکی گۆپڕۆکەوە ئەو دەنگە ساڵ بێت یا دەرکەوێت ماشەڵڵا قوربانی ئەکرێت وەکو لە وەڵی ڤیدیۆکەی وتم ئەمە دوم ڕۆژی جەژنە نەوەی سنووقەکەی ئەلێرەوەیە ئەمە ژینە سەری ئەمەکەن کە سنووقەکەی زۆر گەورەیە شوێنی زۆرشتی تیا بێتەوە باش دەرگاکەی تکە جاکردنەوەی بۆینتەکەی بابیکەینەوە سەرێکی ناو مەکینەکەی کەین تۆزە ناو مەکینەکەمان پیسە گوێمێنێ جا با سوفێکی پێ لێین زۆر حەزەکەم یوتوبەری سیارە زیاد بکە ئێستا ڕاستەوە بڵام دوو کەس بۆ سێ کەس ئەبن ئەوەی کە ئاگام لێیە کە بۆیە بەداخەوە ئەوەی کە حەزی لە یوتوبە یەکسەر بۆ گەیمی بۆ بابەتی گەیمەر و لایڤ و ئەو شتانە وەیە بابەتەکان زیاتر بن ئێستا بابەتی ئۆڤڕۆدا خۆم نەم کردووە تا ئێستا بچم ئەتوانە ئەو بابەتانە هەیە دەست پێکە بۆیە شەردەوە نییە بڵێ کۆمەڵێک بە گەیمەر بەناوبانگ بوون و لەوانە قازانجی مادیشیانە بێ لەخوا بە زیابێ بەڵام شەر نییەتر هەموو کەس لەسەر گەیمین وێ واتە من ناڵێم ئێستا و
سار دەکەمەوە یاشتێ بەڵام بابەتی تر هەیە داهێنانەیە کورە بابەتی سیارەیە کورە هەموو شتێک شت گەیمینەکەی نییە بڵێ وەڵا بەس گەیمینەکە بەناو بانگ مەکات و بەزە شتانە هیوادارم بابەتی تر زیاکە تر وەزنە گەیمین بێنم کەمسە یوتیوبی کوردی زۆر زایفە زۆر یعنی هەمووی گەیمەرە هەمووی وەیە هیچی تیان نابینم جوارەکان هەڵکەین وەسە بە کامێرەکە لە دەرەوە سابت بکەم صح ايه صح ياك دقة جوانە ماوەیەکی زۆریشە ڤیدیۆم نەکردووە سیارم پاک کردوێتەوە ئاماوە تۆزە خایکەینەوە ماوەیەکی زۆرە ڤیدیۆم نەکردووە تۆزێ بۆیە ڤیدیۆ ناکەم ئێستا ڤیدیۆی مینی کوپەرەکە خۆتان بینیتان تازە گەیشتوتەوە بزانم 11 12 شتێکی وایە واتە هەوڵەیەم کە سیارەیە تایبەت نەبێ ڤیدیۆی لەسەر نەکەم ئەمە تێقەیەش خەسکانێ بۆیە بخاوەڕۆم ڤیدیۆی تایبەت نەبێت سیارەی تایبەت نەبێ ڤیدیۆی لەسەر ناکەم ڕاستە ماوەیەکی زۆرە ڤیدیۆم نییە بەڵام ئەوە باشترە تر چاوەڕێمان کرد تا ئەم شێراتە بەردەستمان جا ئێستا ئەچینە ژێرە و پردە ئەنێ دەنگینەیەت مەفلەر جا کاملەک زۆز و هەموو شتێکی گۆڕاوم سیارەیە ئەوە تەبریدم کوژانەوە آخر جناڵە ئێوەش تووڕەمە بن ئەوە لەکوێوە هات هیچ نییە تووڕەمە بن ئای لە دڵمایە کەری کاگەینە کۆتایی ڤیدیۆکە سەرەتامە دەستخۆشی بۆ کاگمیران کە خاوەنی سنتەری سویدی و سنتەری ئەمریکیە کە ئەو سیارەی لە چەناڵی منە دەرکەوتبێت لە تێست و لە ڕێڤیۆ سیارەی ئەو بووە سەرش ناونیشانی سنتەری سویدی و سنتەری ئەمریکی تام پیشانەیەم لێرەوە داغڵی ناو معرەزەکانەبی کە ناونیشانەکەی زۆر ئاسانە نزیکی پێشانگای خاڵخاڵانە کە معرەزێکە اینجا ئێستا بە سورعەتی بۆەوەی تۆزە ناونیشانەکەتان بە جوانتر پیشان بەم کامێرەکە لێرەیە تۆزە سەریعەکەم جا یەکەم فەرع بە دەستە چەپە ئەم فەرعە دووبارە یەکەم فەرع دەستە چەپ کە لێرەیە سنتەری سویدی لێیە ساچینە بەردەمی ئەمە سنتەری سویدی سیارکە لێرە ڕاگرین سە باشتر ناونیشانەکە تام پیشانەیەم سنتەری سویدیە سنتەری سویدی فرمەگەرمیە باشە هەر بۆ پشکنینی بۆ یاخی ئۆتۆمبیل بە سۆنەر راپۆرتی لافا و پشکنی ئۆتۆمبیل بە کۆمپیوتەر
بۆ یاخ و پۆلیش و قەڵەمکاری. ئەوە ڕقم تەلەفۆنەکەیە، ناونیشانەکەی ئاسانە، نزیک پێشانگای خاڵخاڵان. سە بۆیە بەم چۆڵی هاتوین، گینا کاتی تر مەجای هیچی تیان نییە. سەر با بڕۆین بەرەو سنتەری ئەمریکیار، لێرەوە نزیکە. ئەمە سنتەری سویدی بوو کە پیشانی ئەومە، اینجا سنتەری ئەمریکی. ئەمەش سنتەری ئەمریکی. یەکسەر یەکەم فەرع بەدەست ڕاستە لای کە لە لای سنتەری سویدیەوە هاتی، یەکەم فەرع بەدەست ڕاستە، یەکسەر دیت لێرەوە سنتەری ئەمریکیەکە لێرەوە لێ دیارە. لێرە ڕایگرین. ئەمەش سنتەری ئەمریکی کە لە سنتەری سویدیەوە کە ییت یەکەم فەرع بەدەستە چەپە، یەکسەر دیت لای سنتەری ئەمریکیەکە کە لێرەوە دیارە، یەکسەر نزیک پێشانگای خاڵخاڵانە. لەم سنتەرەیە ئێرباگی تیا گۆڕێت. سنتەرانە زیاتر بۆ بەکاریە پێشەوەی کە سیارەیە ئەکڕی نازانیم سیارەیە بۆ یاخی پێوەیە، لافاوە، بڕاوەیە یا هەر بابەتێکی تر. لەگەڵەوەشە ئەوزان سنتەری وا لە سلێمانیە نازانم، کۆ منم بینیوە ڕاستەکەی. لینک و هەموو شتەکانی لە دیسکریپشن داهانێم. ئەمەش کۆتایی ڤیدیۆکە بوو کە هیوادارم پشتگیریم بکەن لەم سپۆنسەرانەیە کە من پەیایەکەم. سوتاین تینومە وێرانم. لە سناپچاتە لەگەڵم بن، بۆیە زۆر ئەکتیڤم. هەموو جارێ بابەتی کۆبوونەوە، بابەتی بەزمێسا، دوێنێ شەو عەبە سیارەشینەکە لە ماڵەوە دەرچووم، بەزمی دنیامان کرد. بەو سەرجادەیە عالم سەیریە کرد. هیوادارم لەگەڵم بن، ئێستا ئێنمەوە سەر شاشە و لە ئینستاگرامیش لەگەڵم بن. ئەمەش کۆتایی ڤیدیۆکەیە و تا ڤیدیۆیەکتر و تەستێکی تر خواتان لەگەڵ.